مامۆستا سەلیم پێشی بەرنامەکە وتم مامۆستا حیکایەتی خۆش قسەی خۆش وتت لەگەڵ مەلا خالید زۆرمان هەیە ئەو ئارێوەڵایەمان بۆ نارم هەموو شتەکەم بژێرمەوە دوای ئیمە هەموو بە گۆڕی وەردەکا بۆ ئێم هەر طبعاً بۆ معلوماتان قسەی خۆش پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم يعني لو حديثاني كهيا كبيغمبري خوا صلى الله عليه وسلم جابرة وابزانم رضای خوای لێ بێ دەفەرمێ لەو ڕۆژەی بوومە مسلمان هیچ کاتێکە پێغەمبەرم دیبێ و پێغەمبەر منی دیبێ نەمدی ئیلا بەڕوومەوە پێکەنیوە مسلمان نابێ مرچوومۆن بێ دەبێ دائیمەن دەم بە پێکەنین بێ فەرمودەنیە دەڵێ تەبەسوموکە فی وەجهی ئەخیکە صەدەقە ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کابرایەکی کەسێکی ڕووخۆش بووە و هەروە ئەوەش وای کە خوا پێی دەفەرمێ وەلەو كنت فظا غلیظ القلب لانفضوا من حولك يعني ساوتێک گەیشتووە کە قسەی خۆش نەبووە بەڵێ قسەی خۆشی کردووە لەگەڵ سەحابەکان نوکتەش هەبووە لە بینیان بۆیە لە کاتی خۆشدا پێویستە قسەی خۆش بکرێ و ئینشاء الله ئەو ناخۆشی و نەکبەتی و ڤایرۆس و بێم و چێش کۆتایی پێدێ لەگەڵ ئەو جەژنە پیرۆزە وەڵاهی من شتێکی خۆم مامۆستا خالید بوو ئەرە ساڵی چەند بوو لە حەجێ بووین 2012 بوو طبعا مامۆستا خالید پێکەوە چووینە حەجێ و جا مامۆستا خالید لەوێ نەخۆش کەوت ئەلحەقێ مامۆستا خالید لەوێ نەخۆش کەوت لەوێ نەخۆش کەوت جا یەک لە نیشانەکانی ژەوەی کە حەج قبول بێ نەخۆش دەکەوی لەوێ وەنی مامۆستا بۆ خۆ دوات دەگوت ئینشاءالله خوا لێ قبول کردووی ئەمیش چوم سەردانی مامۆستا خالیدم کرد کە نەخۆشە ئەمە لەگە قافڵەیەکی بوو ئەویش لەگە قافڵەیەکی بوو چوومەکنی فعلا نەخۆش بوو زۆر نەخۆش بوو لەسەر جێگاکەی خۆی نوێژەکانی جەمع دەکرد نەخۆشەکی کەش لە بەرامبەری هەبوو یەک قەڵوێرەیان بەین بوو لەویشم پرسیەویش هەر نەخۆش بوو مامۆستا خالیدیشم پرسی و کابرای نەخۆشەکەی کە نەخۆشیێکی نەفسیشی لەگەڵدا بوو گوتی وەڵام مامۆستا پرسیارێکم لە تو هەیە گوتم بەڵێ تی مامۆستا خالید نەخۆشە نوێژەکان جەمع دەکا تی بەڵێ تی ئەمیش نەخۆشم نوێژەکان لە کاتی خۆی دەکەم دەڵێم مامۆستا خالید جەمعیان کەم دەڵێ بۆ تو نابێ یەک قەڵوێرەشمان بینە مامۆستا شتیوە ئەوە چۆنە ئەمیش پێم عەجیب بوو ئاخر یەک قەڵوێرە هیچ فەرقەشی نییە لەو دی بۆ بۆی دەبێت نەخۆش وەنیا لە حەجێن بۆ بۆی دەبێ مامۆستا خالید ئیشارەتی دامێ کوتی بڵێ ئەو باشتر دەزانێ تم کاکە وەڵام مامۆستا خالیدیش ئەو باشتر دەزانێ و بەس مەرە مامۆستا خالید ئەوە بۆ نابێ کاکە ئەوە دەبێ بۆ نابێ بۆ تو دەبێ بۆی نابێ تی مامۆستا ئەوە نەخۆشی نەفسی هەیە بە قورئان لێرە پێی بڵێم دەبێت لە ماڵش جەمعیان دەکا